مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کەرکووک لە دژی نەدانی موچە و بۆ پشتیوانی لە خۆپیشاندەرانی سلێمانی گرت بوونەوە و ناڕەزاییان بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێم دەربڕی. ئەوان داوا دەکەن هەرچی زووە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم چارەسەری گرفتی موچەی موچەخۆران بکات. مامۆستایەکی خانەنشین دەڵێت پێویستە سەرجەم موچەخۆران هەڵوێستیان هەبێت و بێنە سەر شەقام و داوای مافەکانی خۆیان بکەن. مامۆستایان فەرمانبەران موچەخۆرانی ستەم لێکراو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە موچە و خوتی خەڵکی کوردستانیان کردووەتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان و هەر جارە و بە بیانوویەک و لە ژێر ناوێک بەشێک لە موچەکانمان دەبڕن و تا ئێستا نزیکەی 57 موچەیان بردوین و لەگەڵ ئەوەشدا دەستیان خستوتە بینا قاقای مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و لەگەڵ هەر خۆپیشاندانێک گرتن و زەبر و زەنگ بەکاردێنن. هەر بۆیە ئێمە لە دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی خوێندنی کوردی لە کەرکووک ئیدانی ئەو ڕەفتارە نامرۆڤانەی هێزە ئەمنیەکانی سلێمانی دەکەین بەرامبەر بە ڕێبەرانی خۆپیشاندان ئەنجامیان داوە و داوای دەست بەجێ ئازادکردنیان دەکەین و هەروەها داوا دەکەین موچەی موچەخۆران نەکێتە قوربانی هاتن و ڕۆیشتی شاندەکانی هەرێم و بەغداد و لە داهاتی ناوخۆ و نەوتی فرۆشراوی بە قاچاق دابەش بکرێت. بە زووترین کات حکوومەتی هەرێم مەرجەکانی وزارەتی دارایی عێراق جێبەجێ بکات کە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی و تەوتین دەگرێتەوە. باشترین شتەوەی یەکدەست بن هەمویان پێکەوە هەستن ناکرێ بەشێک هەسێ بەشێک هەڵنەسێ. مامۆستایانی خانەنشین 37,000 مامۆستا 6 مانگە موچەی وەرنەگرتووە ئیکرامی وەرنەگرتووە لەو پەڕی زەحمەت کێشیە و ناخۆشیە چەند کەسێک دێتە سەر شەقام. ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە دەبێت بە هەڵوێز بن دەبێت پێشەوە بێنە پێشەوە یەکدەست بن هەتاکو یەکدەست نەبن و یەک هەڵوێز نەبن بەڕاستی ئەم حکوومەتە گەندەڵە بە کەیفی خۆی زوڵم لە سەرجەم چین و تۆشەکانەکە. هەمیشە بەشێکی کەم لە کۆی گشتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم داوای مافەکانیان دەکەن و گردبوونەوە ئەنجام دەدەن. مامۆستایەکی ئاینی بەشدار لە گردبوونەوەی مامۆستایان پێی وایە هەندێک بە بێهەڵوێستی خۆیان موچەخۆرانی ناڕازیش لە هەڵوێست وەرگرتن پەشیمان دەکەنەوە. ئەو کەسانە پێم وایە بەشێ زۆریان نەکو هەمویان بەشێ زۆریان زۆر لەو دەسەڵاتە خراپتر و گەندەڵتر و بێهەڵوێسترن لەبەرەوەی کەەوە ئەوەی واڵێ هۆکاری هەیە یەکێ لە هۆکارەکان لەوانەیە ئەترسێ لە چوارچێوەی ئەم بابەتەیە کەوا قسەکردن سوودینیە و هەڵوێست سوودینیە و چونە سەر جادە سوودینیە ئەوێ پەردەپۆشی ترسینۆکی خۆی بکە. بەشێتریان هەن خۆیان دەست سەر بۆ دەسەڵاتن بوونە بە کۆیلێ و دەسەڵاتە ئەو دەسەڵاتە نەگنانیان ببڕێ شەقیشیان تێ هەڵدا ئەوان هەر ڕازین هەر بەڵێ بۆ خاوەن شکۆکن. مامۆستایان و فەرمانبەرانی کورد لە کەرکووک جیاواز لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی بڕیاری حکوومەتی ناوەندن بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ بەغداد. بەڵام مامۆستایان وەک خۆیان دەڵێن دەستێوەردانی سیاسی بووەتە بربەست لە بەردەم ئەو هەنگاوەیان کە زامنی ماف و شایستە دارایەکانیان دەکات لە کەرکووک. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.